لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی نایەبی کوردستان هەردوویانەکەی شاری هەولێر هەندرێن و ئەرەڕات لەسەر یاریگای هەندرێن ڕوبەڕوو یەکتر بوونەوە. هەردوویانە هەفتەی ڕابردوو تووشی شکست هاتبوون بۆیە چاویان لەوە بوو زوو هەنگاو بەرەو سەرکەوتن بە هاوێژن. سەرەتا لە خولەکی نۆ یاریزانی پیشەگەریانەی هەندرێن ماجد ڕاشد توانی گۆڵی یەکەم بۆ شین پۆشەکان تۆمار بکات. دواتر ئەرەڕات لەم لێدانە ڕاستەخۆیە هەڕەشەی لە گۆڵی هەندرێن کرد لە لێدانی گۆشەکەشی توانی بە گۆڵی یەکسانی بگات لە ڕێگەی یاریزانی پیشەگەری بەرازیلی جیانلۆکا سیلڤا. ئەرەڕات لە یاریەکە باشتر دەبینرا و ناوە بەناوە هێرشی بۆ سەر گۆڵی خاوەن یاریگا دروست دەکرد بەڵام نەیدەتوانی گۆڵی دومی پێزیاد بکات. لە نیوەی دووەم یاریەکە هەندرێن جیاواز دەرکەوت چەندین دەرفەتی گۆڵی بۆ ڕێکەوت بەڵام لێدانە سادە و ساکارەکان نەبوونە هەڕەشە بۆ سەر گۆڵی غەفور عوسمان. لە خولەکی شەست یوسف سەعیدی نابژوان فیکەی لێدانی سزای لێدا و محمود محەممەد توانی سەرکەوتوانە جێبەجێ بکات و گۆڵی دومی ئەڕاتی پێ تۆمار بکات. هەندرێن چاوی لە یەکسانی بوو بەڵام جگە لەو هێرشە کە لێدانێکی سەر بوو ستون لە گۆڵی دوور خستەوە هیچ کام لە هێرشەکانی تری مەترسیدار نەبوون هەر بۆ یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی ئەرڕات بە کۆتایی هات. ئەمە ئەوڕۆ زۆر باش یاریمان کرد بەرحاڵ ئەمە لە برێم جێمی یەکەم و جێمی دووەمیش باش یاریمان کرد بەس ئەمە دەتوانین برێم فرسەمان هەبوو فرسەمان چوان دەکرات لە ناوەڕاستی یاریەشان برێم یاریزانەکانی ناوەڕاست باش یاریان کردووە بەرحاڵ ئەمە دیسان دەڵێمەوە ئەوڕۆمە زۆر باش بووین جاری وایە هەموو شتەکان نایە لەلایەک ئەمە دەمانێت خۆمان تەکوین خۆمان ساکەین لەولایە ناوبژوان بەڕاستی ئەوان زەختی زۆریان لە ناوبژوان کرد بریا تەقیمی حکامەکان لە خۆی بە برێم نەزان برێم عادیلانە بڕاتی دوی ئەگەر نازەختی زۆریان لێ کرد برێم لە مەزرای یاریەکەی گۆڕی. هەرچەندە زەختێکی زۆر کرا لەلایەن یانەی هەندرێنەوە لە خاستن لە گێمی دووەم لە کۆتاییەکانی بەڵام دیسان یاریزانەکانمان تووشێ و هەلە نەبوونەوە توانیان ینی گۆڵی خوان بپارێزن لێیان رازین بەڕاستی زۆر لێیان رازینە چونکی هەموو نادیەک لەوانەیە بەتایبەت ئارات معاناتێکی زۆری هەیە سەرڕای ئەو معاناتانەش یاریزانەکانمان زۆر هەول دەدەن ئەو ساڵ کە هەمومان وعدماندایە بە یەکتر چوەکو دەستەی ڕاهێنەران چوەکو یاریزانان ئەو ساڵ بتوانین لە خولی نایاب ڕقەمێکی باش بین بە هەموو یانەکان. بەم جۆرە ئاڕات کۆی خاڵەکانی گەیاندە دەخاڵ و هەفتەی داهاتوو میوانداری گازی باکوور دەکات هەندرێنیش خاوەنی 5 خاڵە و یاری داهاتووی دەبێتە میوانی پێشمەرگەی سلێمانی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.